ئەڵە سڵاو مامۆستا کەسی نوێژ نەکرد ژنی لێمارە دەکرێت کەسی وا هەیە هەر یەک دوو مانگ پاش زەواج نوێژ دەکات پاشان ڕۆژێک دەیکا و دەڕۆژ نایکە دوایی وای لێدێت هەر نایکە ئینجا گوناهی ژن چییە چی بکات کە سەرەتا وای پێوتراوە وتویانە ئەو کەسەی شووی پێ دەکەی و دەبێتە هاوسەرت نوێژ دەکا دواتر لەگەڵ یادەژی بێ ئەوەی یەک نوێژی بکات یعنی بەمروری زەمن واز لە نوێژکردن دێنێ ئەمە پرسیاری ئەم خاتونەیە ئەم خوشکە باشەیە کە دیارە گرفتارە بەدەستەوەی کە مێردەکەی نوێژ ناکە بەڕێزان ئیشی منی بانکخواز لەگەڵ ئیشی موفتیەکە فەرقی هەیە من وەکو بانکخوازێک لەم بەرنامەی پرۆگرامی خۆشەویستیەوە لە کەناڵی دیمەن کە قسە بۆ جەنابتان دەکەم باسی ئەوە ناکەم حکمی نوێژ نەکرد چیە لە ئیسلامدا ئەوە ئیشی قازیە ئیشی موفتیە ئیشی لیژنەی فتوایە من بانکخوازم من وەکو مامۆستایەکی ئاینی خوشکە باشەکەم پێت دەڵێم ئاگامان لە دوو حاڵەت بێ یەکەمیان پێش شوکردن زۆ زەرورە بەڕاستی ئافرەت لە دووشتی ئەو کوڕە بکۆڵێتەوە کە شووی پێ دەکات بەڕێزان ئەم بابەتە زۆر بە جددی وەرگرن بابەتێکی حساسە چونکە لە دوای شوکردنەوە بەڕاستی جیا دەبیەوە هەر ماڵوێرانیە لەگەڵ یادەژی بەم حاڵەوە عەقیدە و بیر و باوەڕت خەلەلی تێدەکەوێت وەشیانت ناڕەحەت دەبێ و دەکەوێت گومانەوە لە ئیمانی خۆت وەکو ئەم خوشکە باشە یەکەم شت کاتێک کە تۆ دەتەوێت کوڕێک هەڵبژێری و هاوسەرگیری لەگەڵا بکەی دینەکەیەتی دین کۆڵەکەی دین چییە وعەموودهو ئەسسەلات پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ پایەی ڕاگری ئەم ئیسلامەتیە نوێژە ئێستا بینایەکی گەورە کە لە ناوەندەکەی کۆڵەکەیەکی گەورە هەیە عەموودێک هەیە پایەیەکەی وەرە دەری بێنە بیناکە دەڕوخێ وڵای ئینسان کە وازی لە نوێژ هێنا کۆڵەکەی دینەکەی ڕووخاوە بینایی ئاینەکەی ڕووخاوە من ئەوەت پێ دەڵێم یەکەم جار پێش ئەوەی شوو بکەی یەقینت هەبێ نەک بڵێن وڵا ئەم مەسافەیە مامۆستا ژن لێمارە ناکە ئەگەر هاتوو نوێژ نەکەی ئەمە نا خۆی نوێژ خوێنێک بوو بێ لەبەر خاتری ژن نوێژ نەکە هەر خۆی مەبدەئیەن مسلمانێکی کامڵ بێ دومیان ڕەوشت و ئەخلاقی پاک بێ لە ڕسیفەتە خراپەکان و ڕازاوە بێ بە سیفاتە باشەکان ئەمجا شووی پێ بکە خوشکە باشەکانم کاتێک کە شوو دەکەن و بۆ کوڕانی بەڕێزیش ئەزیزەکەم تۆ کە ژندێنی دوای لێ مەکەوە بە بەهانە زۆر وردبەوە پەلە مەکە بزانە دینەه و خولوقه بەخوا بۆ هەردوو لە دین لەکوێدا دەبیندرێ پەیوەندی دین دوو باڵە ئەها تەیرێک کۆترێک چۆلەکەیەک هەر باڵندەیەکەی دەبینی دوو باڵی هەیە بە باڵێکیان بەرز نابێتەوە نافڕێ مرۆڤیش ئەم دوو باڵێ هەیە یەکەمیان خواپەرست دووەمیان خەڵک دۆست خواپەرست خەڵک دۆست لەگەڵ خوادا ڕاست لەگەڵ خەڵکا چاک یەکەمیان کە دەڵێن خواپەرست بێ یعنی لە نوێژەکانە بەچی مزان فڵان کەس خواپەرستە ڕۆژی 5,000 سوزدە بۆ خوای پەروەردگار دەبا سەری بەرزی بۆ خوای گەورە دەخاتە سەری بەندایەتی دەخاتە سەر زەوی سوزدەی بۆ دەبا بۆیە ئەمە خواپەرستی لەگەڵ خەڵکا چاکبوون ڕەفتارە جوانەکان عەرزم کردی ئاراخۆر نەبێ قومارچی نەبێ نێرگە لە چێژ نەبێت تریاک چێژ نەبێ ئەهلی بەریال خادن دەبێ و ڕازاوە بێ بە سیفەتی نەرمونیانی دڵپاکی بە تەحەمولی کەسابەتی خێر دەستی بەخشندەیی زمانی شیرین ئەمە سیفاتە جوانەکانن بەڵام تۆ دوای شوکردن لەمانە بکۆڵیەوە ئەم جا بکەوێ ڕەخنەگرتن بابەتەکە خراپە گرفتی وڵاتی ئێمە ئەوەیە ئێستا و خوشکە دەڵێ ئەگەر نوێژ نەکات چییە من باسی حکمی نوێژ نەکەرت بۆ ناکەم من پێت دەڵێم خوشکەکەم تۆ کە لەگەڵ مێردەکە تا ئێستا دەژی یان وازی لە نوێژکردن هێناوردەوە دەوازی لە هەمویان هێناوە من هەوڵ بدە پێت دەڵێم هەوڵ بدە خۆشت بوێ ڕێزی بگرە دڵسۆزانە لێزانانە لە کاتی گونجاودا بڵێ هاوسەرەکەم مێردە باشەکەم ئێوە پیاوەی کە لەناو هەموو پیاوانی جیهاندا من تۆم هەڵبژار تکال لێ دەکەم زۆرم خۆش دەوێت تکان نوێژەکانت بکە توخوات ئەو نمونەی بۆ باسکە بڵێ کۆترێک باڵندەیەک بە باڵک نافڕێ تۆ لەگەڵ خەڵکە زۆر باشی لەگەڵ منە زۆر باشی هەمەت حیچاکەکانی بکە بڵێت تۆ لەگەڵ خەڵکە باشی بەڵام لەگەڵ خوای پەروەردگاری خۆتا بینت خراپە خواپەرزنی بەڵام خەڵک دۆستی وەکو خەڵک دۆستی خۆزگە خواپەرستی ژوویتایە خواپەرستیش بە نوێژەکانتە ئاوا ئامۆژگاری بکە بە زمانی شیرین بەدڵ سۆزانە بەلێزانانە ئەویش هەموو دەقەیەکنە لە کاتی گونجاو و مەحەبەت و خۆشەویستی نێوانتاندا بڵێت تۆ وەکو پیاوە باشەکەم ئەلحەمدولله خەڵک دۆستی تو ئەو خواپەرستیش بە نوێژەکانت بکە من دڵنیام بە ڕەفتارە جوانەکانت بەرهەمی نوێژەکەت و مەبدەئەکەت
ئەو پیاوە حەزی بۆ نوێژ دەچێت من ئەوە پێدڵ من پێ ناڵم حکمی نوێژ نەکرد چیە زیادە بێەوە کافر دەبێت کافر نابێ ئەو ئیشی مفتیە با ئێمە تخوا دووش تێکەڵاو نەکەی من لەم بەرنامەدا قەت بە خەڵکی ناڵم حکمی ئەوە چییە قەت بە خەڵکی ناڵم میراتی ئەوە بۆ ئەوەندە ئەوە دەبێت ئەمە ئیشی ئێمەنێ ئێمە بانخوازین نەحن و دوعاد لا قوضات ئیشی ئێمە کە لە من دەپرسی فڵان کەسی هاوسەرم نوێژ ناکە ئەڵم ڕەفتارەکانت باشکە هەوڵی لەگەڵا بدە ئامۆژگاری بکە نەرمونیان بە لەگەڵی لە کاتی گونجاودا پێ باسی نوێژ و فەزلی نوێژ و مەترسی نوێژ نەکردنی بۆ بکە ئێستا بۆ خوشکە باشەم دەڵێم تکایە یەک شت بکە بۆ برای خۆت بەس ئەو مێردەت یەک جومعە بێنە بۆ مزگەوتێک بیبە بۆ لای مامۆستایەکی ئاینی خەتیبی مزگەوت کە بەڕاستی داعیە بۆ دینی خوا کە بەڕاستی مەبدەئیە